خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. دیموکراسی لە سادەترین پێناسەیدا فەرمانڕەوایەتی خەڵکو و مافی خەڵکە بۆ هەڵبژاردننی حکوومەت و مافی پرسیار و وەڵام و لێپێچینەوەیە لەو حکوومەتە هەڵبژێراوە. هەروەهاش مانەوەی دەسەڵاتی باڵای خەڵکە کە لای بمێنێتەوە تا بتوانێت ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بەکاری بێنێ. دیموکراسی کە زۆر بەمان بەم وشەیە ئاشناین، بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانین چاوپۆشین لە خراپ بەکارهێنان و خراپ تێگەیشتن لەم وشەیە، بە تایبەتیش کاتێک دەبینین ڕژێمە تۆتالیتاری یان ڕژێمە دیکتاتۆریە لەشکریەکان بانگەشەی هەبوونی پشتیوانی گشتی دەکەن و خۆیشیان بە سیستمی دیموکراتی ناودێر دەکەن. هەرێمی کوردستانی عێراق لە ساڵی 1991ەوە خۆی فەرمانڕەوای خۆیەتی و تا ئێستا ژمارەیە هەڵبژاردنیشی تیادا کراون، بەڵام وەک زۆرێک لە نێوەندە جیهانیەکان دەڵێن هێشتاش دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هێندەی پێویست گەشەی نەکردووە. هۆکارگەل زۆرن بۆ ئەو گەشە نەکردنە، لەوانە شەڕی ناوخۆ، ناجێگیری سنوورەکانی هەرێم، گەندەڵیەکان، بەکارهێنانی خراپی دەسەڵات و داهات، چەندان هۆکاری تریش. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ دوو میوانی هەیە: دکتۆر ئەدمۆن غەریب، پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر ئەدمۆن خاوەنی چەندان لێکۆڵینەوەی لەسەر ڕەوشی ئەو ناوچەیە. دکتۆر دانیێل سەروەر لە زانکۆی جۆن هۆپکینز. دکتۆر دانیێل لەگەڵ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نووسین و لێکۆڵینەوەیشی لەسەر سیاسەتی دەرەوەیی ئەمریکا هەیە. دکتۆر ئەدمۆن، دکتۆر دانیێل، سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر ئەدمۆن، لە لای جەنابتەوە دەست پێ بکەم، ئەکرێت بە کورتی هەڵسەنگانیەکەم بۆ بکەی چۆن لە ڕەوشی دیموکراسی لە هەرێمی کوردستانی عێراق دەڕوانی؟ Well, I think that's a very good question, and to a large extent there have been some important developments that ئەمە دەستپێشێکی باشە. بەگشتی تا ڕادەیەکی زۆر هەندێک پەرەسەندنی گرنگ هەبوون لە 2 یان 3 دەی ڕابردوودا. لە هەندێک باردا ئەو پەرەسەندانە بوونیان هەیە، بەڵام لە هەندێک باری تریشدا هیچ گۆڕانکاریەکی بەرچاومان نەبینی. یەکێک لەو شتە باشانەی بینیمانە هەڵبژاردن بووە. هەڵبژاردن لە زۆر بواردا. لایەنە سیاسیەکان حکومەت هەڵدەبژێرن، هەندێک هێزی نوێی سیاسی هاتوونەتە ئاراوە وەک بزوتنەوەی گۆڕان، کە لە دواترین هەڵبژاردندا ڕێژەیەکی باشی دەنگەکانی بەدەستهێنا، ئەگەرچی بە هەمان ئاستی پارتی و یەکێتی نەیتوانی دەنگ بەدەستبێنێت، بەڵام پشتیوانی کران و ئەمەش ئاماژەیەکە تا پلەیەکی دیاریکرا و ئازادی هەیە. بەڵام خاڵێک هەیە کە بەلامەوە گرنگە، ئەویشەوەیە دیموکراسی تەنها هەڵبژاردن نییە. هەڵبژاردن بەشێکی گرنگ و بنچینەیی پرۆسەی دیموکراسیە. پێدەچێت ئەمەش ئەو هەڵەیەیە کە کراوە کاتێک باس لە دیموکراسی دەکرێت لە عێراق بەگشتی و یانیش لە هەرێمی کوردستان بە تایبەتی. بۆ نمونە چۆنیەتی پێناسەکردنی ئازادی هەڵبژاردن و هەڵبژاردننی ئازاد وەک ئەوانی لە چەند ساڵی ڕابردوودا کراون و بە نیشانەیەکی گەیشتنی دیموکراسی دانراون. ئەمە دۆسیەکە نییە، بەڵکو زۆر شتی تری گرنگتریش هەن، لەوانەیە یەکێکیان لێ پێچینەوە بێت لە دامەزراوەکانی حکومەت. ڕێبەرانی حکومەت بەرپرسیار بکرێن لە کاتێکدا نوێنەرایەتی بەرژەوەندەکانی خەڵکی دەکەن. And whereby they are able to represent also the interests of the people. بەڵێ، بە ئەگەر یارمەتی بێ بچینە لای دکتۆر دانیێل. دکتۆر دانیێل، جەنابەت چه جۆرە هەڵسەنگانیەکت هەیە بۆ ئەو ڕەوشەی دیموکراسی لە هەرێمەکەدا؟ بەداخەوە پێدەچێت دەنگێمە نەگەیشتێتە لای دکتۆر دانیێل، بۆیە دەگەڕێمەوە لای جەنابێت دکتۆر ئەدمۆن. یەکێک لە پرسیارە گەورەکان ئەوەیە، ئایا ئەم دیموکراسی کە باز دەکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراقدا، ئەمە ئەرکێکە کە پێویستە لایەنی دەسەڵات بیهێنێتە ئاراوە، یاخو پێویستی بۆ جۆرە ڕۆشنبیریە گشتی هەیە کە پێویستە خەڵک و دەسەڵات زمانێکی هاوبەشە بێت لە نێوانیاندا بۆ ئیشکردن لەسەر دیموکراسی؟ That's, again, another very important question. Democracy is not a one-way street. You cannot also impose. جارێکی تریش ئەمەش پرسیارێکی تری زۆر گرنگە. دیموکراسی ئەوە نییە
بە چاوێک ببینرێت. ناشتوانیت دیموکراسی سەر لەبەری بسەپێنیت یان لە دەرەوە بیهێنێت و بیسەپێنیت. هەر بۆیە ئەگەر دەتەوێت دیموکراسیت هەبێ ئەوە پێویستە دامەزراوەکانی بۆ پێک بهێنیت. ئەمەش کاتی پێدەوێت و ئەو دامەزراوانە پێویستە دامەزراوەی نوێنەرایەتی بن. پێویستە لایەنی سیاسی ڕاستەقینەت هەبن. پێویستە ئازادیەکی ڕاستەقینەی وتی وێشکردن هەبێت. ئەگەر سەیری ئەزمموی وڵاتانی ڕۆژئاوا بکەیت کاتێکی زۆری پێویست بوو. جا بەڕاستی تا ئەندازەیەک ناڕەوایی تێدا دەبێت ئەگەر بەراوردی دیموکراسی ڕۆژئاوا بەهی هەرێمی کوردستان یان بە بەشەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. لەگەڵ ئەوەشدا ئێستا ئەمە گرنگە چونکە جیهان لە گۆڕاندایە. پەرەسەندنی گەورە و گرنگ لە ئارادان بەگشتی لە جیهاندا و لەو ناوچەیەشدا جا ئایا سیاسیە وەک ئەوەی لە بەهاری عەرەبیدا بینیمان کە بەگشتی ڕنگدانەوەی نەبوونی متمانە بوو لە نێوان خەڵک و ڕێبەرانیاندا. ئەو کەلێنی لە نێوان خەڵک و حکومەتدا هەبوو کە بوونەمایی کاردانەوەی توندوتیژ و ئەو کێشانەی دەیانبینین. ناڵێم هەموو شتەکان بەو هۆیانەوە دروست بوون. ئەلبەت فاکتەری تریشان. هەر بۆیە دروستکردنی دامەزراوەکان و بنیادنانی متمانە ئێژگار گرنگن تا خەڵک بەو ڕوانینا سەیری تاکە کەسەکان و حکومەتیش بکە کە باشترین بەرژەوەندی خەڵک دەپارێزن نەک بەرژەوەندی کەسانێکی تایبەت یان دەستەیەکی دیاریکراو. ئەم کێشەیە درێژەی دەبێت و بەردەوامیش دەبێت لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکەشدا هەتا ئەو کاتەی گۆڕانی تێدا دەبینین. لە ڕاستیدا لەم دوایەنەشدا لە ئەمریکاش بینیمان تا حکومت نەبینیت باشترین نوێنەرایەتی بەرژەوەندەکانی خەڵک بێت ئەوە هەمیشە پرسیار و گومانی بێمتمانەیی ئامادەیی دەبێت دواتریش دەبێتە کێشە. دکتۆر باسی لە گۆڕانکاریەکان کرد لە جیهاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ناوچەیەکە بە ناوچەیەکی پڕ لە گێرمە و کێشە ناسراوە چاوەڕوانی گۆڕانکاری زۆرەکرێ ڕووداوەکانی سووریا، لوبنان، ئێران، یەمەن، تەنانەت عێراق بۆ خۆیشی. ئەم ڕووداوانە ئەگەر وەکو شتێکی گشتی تەماشای بکەین ئەمە چەندێک کاریگەریە بێ بەسەر تەواوی پرۆسەی دیموکراسی لەو ناوچەیەدا بە تایبەتیش حەزەکەم بزانم بۆ هەرێمی کوردستان ئەگەر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە. Well, I think, look, one of the important things that happened, especially after the 90s... دەزانی یەکێک لە شتە گرنگەکان لە نەوەدەکان و لە پاش 91 هاتە ئاراوە هەرێمێکی بەهێزی کوردستان بوو. حکومەتێک کە لە دەرەوە پشتیوانی دەکرا. زۆر بە گرنگیەوە لەو هەرێمە دەڕوانرا بەهۆی پەرسەندنی ئابووریەوە، بەهۆی ئەو پێوانانەی ژیانی خەڵکەوە بە بەراورد لەگەڵ عێراقدا. هەر بۆیەشە ئەو کاتە خەڵک وەک نمونەیەک لە هەرێمی کوردستانی دەڕوانی. هەرچەندە پرسیار و گومانیش لەسەر بەجێگەیاندنی پرۆسەی دیموکراتی هەبوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەوشەکە تا ئەندازەیەکی دیاریکرا و گۆڕا. هەروەهاش توندوتیژیەکان، قەیرانەکان هاتنە ئارای داعش. ئەمانە کاریگەری خۆیان هەبوو بە تایبەتیش کاریگەری ئابووری. کاریگەرتریە ئابووریەکەش وەک ناکۆکی نێوان حکومەتی نێوەندی عێراق و حکومەتی هەرێم. قەیران لەسەر سەرچاوەکانی نەوت لەسەر کەرکووک. ئەمانەش هۆکار بوون بۆ ئەو ڕەوشە. بەڵام خاڵە گرنگەکە کە دەمێت بە خێرایی ئاماژەی پێ بکەم ئەوەیە هیچ گومانێکی تێدا نییە خەڵک جیهان لە گۆڕاندا وەک پێشتر باسمان کرد. گۆڕانەکەش زۆر خێرایە و یەکێکیشیان شۆڕشی تەکنەلۆژیایی گەیاندنی زانیاریەکانە لە جیهاندا. بە شێوەیەک خەڵک لە شوێنە دوورە دەستەکانەوە دەتوانێت ئاگادار بێت لەوەی لە بەشەکانی تری ئەم دنیاەدا چی دەگوزارێت. خەڵک زۆر بە ئاسانتر دەتوانن پەیوەندی پێکەوە بکەن لە ڕێی ئینتەرنێتەوە. ئەمانە گۆڕانیان بەسەردا هاتووە. خەڵک زیاتر ئاگاداری ڕووداوەکانن. ناتوانین ئەمە گشتگیر بکەین. بەڵام ڕۆڵی خوێندکارانمان بینی لە تونس لە وڵاتی مسر ڕۆڵی گەورەیان هەبوو چونکە دەستیان بە تەکنەلۆژیای زانیاریەکاندا دەگەیشت و دەیانتوانی زیاتر ئاگاداری ڕەوشەکان ببن. بەڵێ دکتۆر دانیێڵمان لەگەڵدایە ئەمجارە دکتۆر دانیێل لە ڕێی سکاپەوە لەگەڵمانە. دکتۆر دانیێل جارێک کە سوپاس بۆ ئامادەبوون هەڵبەتە لەگەڵ دکتۆر ئەدمۆندا بڕێک باسمان لەو هۆکارانە کرد کە کاریگەریان دەبێ بەسەر دیموکراسیەوە. حەزم کرد لە جەنابەت پرسم پێ دوایە هەرێمی کوردستانی عێراق بەردەوام لەژێر ئەو کاریگەریانەدا بێ یان نا؟
بەداخەوە پێدەچێت جاریچ کەش سکایپەکەمان دیسان و بڕابێ لەگەڵ دکتۆر دانیێل دەگەڕێمەوە بۆ لای دکتۆر ئەدمۆند بۆ خۆ دەزانی ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممویەکە لە ساڵی 1990ەوە دەست پێ دەکا کاربەدەستانی کورد دەسەڵاتدارانی کورد لایەنە سیاسیەکان توانیانە بە شێوەیەکی گونجاو و لەبار لەگەڵ ژیانی مۆدێرنا بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هەنگاو بنێن و کۆمەڵگەی کوردی بەرەو پێش بەرن. دەزانین هیچ گومانێک نییە لەوەی بەرەو پێشچوون هەبووە کەس ناتوانێت بڵێت هەندێک پێشکەوتن نەبووە بۆ نمونە لەسەر دۆسیی ژنان ئەگەرچی هێشتا کێشەکە وەک کوشتن لەسەر شەرەف هەرماون بەڵام دەشبینیت ژنان ڕۆڵێکی گەورەتریان هەیە و لە بواری جیاجیادا بەشداریان هەیە کۆمەلگا لە ڕووی سێکولاریەوە زیاتر و بە کراوەتریش قسە دەکات بە بەراورد لەگەڵ هەندێک لە وڵاتەکانی دراوسێدا ئەمەش بۆ من شتێکی زۆر بەرچاو و جێی سەرنجە. بەڵام ئەگەر یارمەتی بێ ئێمە بۆ ئەم بەراوردە لەگەڵ وڵاتانی دراوسێ بکەین ینی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە یا لەگەڵ تورکیا یا لەگەڵ عەرەبستانی سعودیا بۆ بەراورد نەکەین بە جیهانێکی پێشکەوتوتر. ئەوە خاڵێکی ڕەوایە بەڵام پێم وایە پێویستە ئەوە هیواکە بێت پێویستە ئەوە خواستەکە بێت و خۆت بە وڵاتانی دراوسێ بەراورد نەکەیت بەڵکو بەراوردکردنی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی پێشکەوتوودا بێت ئەمە زۆر ڕاست و زۆریش ڕەوایە و مانایەکی زۆریشی هەیە پێشم وایە پێویستە هەوڵێکی زۆری حکومت ببینین تا بەو شێوەیە بێت هەروەها ئەرکی لایەنە سیاسەکان و ئەکادیمیەکان و ڕووناکبیرانیشە لە هەرێم و هەموو لایەنەکانی عێراقیش کە پەیوەندیان بەم دۆسەیەوە هەیە بەڵام بیرمان نەچێت ئەو ڕەوشەکاتی پێدەوێت پێویستە واقعەکەش بەهێند وەربگیرێت هاوڕێم هەن لە هەرێمی کوردستان قسە لەسەر تەواوی ئەم باسە دەکەن لەسەر دیموکراسی و هیوا بۆ دیموکراسی هیوا بۆ بەشداریەکی زیاتری سیاسیانە هیوا بۆ کۆتایی پێهێنانی گەندەڵی بەڵام وەگوتم هەم واقعی هەرێم و هەمیش واقعی ناوچەکە پێویستە لە بەرچاو بگیرێن. دکتۆر دانیێل هیوادارم ئەم جارە پەیوەندیەکەمان نەپچڕێ ئەکرێ بە کورتی پێم بڵێ هەڵسەنگانی تۆ بۆ پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا چۆنی هەڵدەسەنگێنی؟ لە هیچ شتێکدا ناکۆک نیم لەگەڵ ئەوەی دکتۆر ئێدمۆند باسی کرد لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونێکی بەرچاو کراوە بەڵام ڕێگەیەکی درێژتریشی لە پێشە بەرپرسیارەتی دۆسیەکی سەرەکیە ئەم دۆسیەش پەیوەندی بە سیستمی دادوەریەوە هەیە کە بەلای منەوە هێشتا لە ئاستێکی پێویستانیە کێشەیەکی تر دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەوەیە پەیوەندی هەیە بە حکوومەتی نێوەندیەوە لە عێراق هەر بۆیە پێم وایە لێرەوە شکستە گەورەکە هاتە ئاراوە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی زۆری هەیە بەسەر چۆنیەتی ژیانی کوردەوە لەگەڵ بەغداددا لەسەر زۆرێک لە دۆسیەکان ناکۆکە بەڕاستیش ڕەفراندۆم یەکێکە لەو شتانە ڕەفراندۆم پرۆسەیەکی دموکراتیانە بوو و خەڵکیش ئازادان دەنگی خۆیان داوە بەڵام شکستی هێنا لەوەی لە ڕەهەندی سیاسیەوە لە ڕەهەندی نێونەتەوەییەوە بەهێند وەربگیرێت بۆیە بەڕاستی ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە بگوترێت ڕەفراندۆم یان هەڵبژاردن دموکراسی دێنە ئاراوە پێویستە ژینگەیەکت هەبێت ڕێگە بدات بە هەبوونی بژارە دموکراسیەکان. بەڵێ باشە دکتۆر دیارە هاوڕای لەگەڵ دکتۆر ئەدمۆندی شابەوەی کە بەرەو پێشچوون هەیە لە هەرێمی کوردستانی عێراقا لە ڕوانگەی پرۆسەی دیموکراسیەوە بەڵام لە ماوەی ینی بەلانی کەم ئەم 27 ساڵەی ڕابردوودا کلێنی بێمتمانەیی لە نێوان لایەنی دەسەڵات وە لایەنی خەڵک جادە شەقامی کوردیدا هەروە دێ و زیاترە بێ باشترین نمونەش ئەو خۆپیشاندانانن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستیان پێکرد. بە ئاشکرایی هەروە دێو بێ متمانەی زیاتر دەبێت
بەڵام ئەمە شتێکی نائاسایی نییە لە دموکراسیدا. لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ژمارەیەکی زۆری خۆپیشاندان دەبینین. بۆ نمونە ئەوانەی بۆ کۆنتترۆلکردنی چەک دەکرێن زۆرێک لە ئەمریکاییەکان ناکۆکن لەگەڕ ئەو بڕیارانەی دەسەڵاتداران لەسەر ئەم دۆسیە دەیدەن و دەچنە سەر شەقامەکان بۆ خۆپیشاندانکردن. ئەوە شتێکی خراپ نییە، شتێکی باشە. خۆشحاڵم بەوەی کورد خۆپیشاندان بۆ داواکانی دەکات. بەڕای تۆ چۆنێتی وەڵامدانەوەی حکوومەت بۆ خۆپیشاندەران شتێکی گونجاو بوو، لێدان هەبووە، دەستگیرکردن هەبووە، بریندارکردنی خەڵک هەبووە، ینی میتۆدی زۆر بەهێزیان بەکارێنە بۆ بەرەنگاربوونەوەی خۆپیشاندەران. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە، بەڵام من ناتوانم لەم دوورەوە کە زیاتر لە 5,000 مایل دوورم وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە. ئایا هێزی لە ڕادەبەدەر بەکارهێنراوە یان نا؟ ئەوە پرسیارێکە پێویستە لێکۆڵینەوەکانی میدیا و کاربەدەستانیش لە هەرێمی کوردستان وەڵامی بدەنەوە. لێرە لە ئەمریکا لە خۆپیشاندانەکانی ئەم دواییەدا قسە و باسی لەو جۆرە نەبوون. پێم وانییە خەڵک لە کوردستان بڕیاری خۆیان لەسەر خۆپیشاندانەکانی ئەمریکا بدەن. لەبەر ئەوە پێم وانییە بۆ منیش لێرەوە لە واشنگتۆنی پایتەختەوە بڕیار لە خۆپیشاندانەکانی هەرێم بدەم. بەڵام خۆپیشاندانەکان تا ئەو شوێنەی ئاشتیانە بن ئاماژەیەکی باشە، نەک ئاماژەیەکی خراپ. دکتۆر دانیێل، حەزەکەم پرسیارێکی کەش لێ بکەم. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو سیاسەتێکی دەرەوەیە جەخت لە پاراستنی مافەکانی مرۆڤ دەکاتەوە، جەخت لە بواری دیموکراسی دەکاتەوە، جەخت لەو بەها مرۆڤانەیە دەکاتەوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی بڕوای پێیەتی. بۆ هەرێمی کوردستانی عێراق وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەتوانێت چی بکە؟ بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە من گومانم هەیە لەوەی جەخت لە دموکراسی بکاتەوە لە دەرەوە. شتی سەرەکی لێرەدا کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بیکات لە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ئەوەیە یارمەتی هەولێر و بەغدا بدات تا بگەنە شێوازێک لە چارەسەریەکی سیاسیانە لەسەر ئەو دۆسیانەی ناکۆکیان هەیە لەسەری. کاتێکیش باسەکە دێتە سەر دموکراسی لەناو هەرێمی کوردستاندا. ئەوە ڕێک بەرپرسیارەتی هاوڵاتیانی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان خۆیانە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت گوشار بکات بۆ ئازادیەکی گەورەتری ڕاگەیاندن بۆ دەسەڵاتێکی سربەخۆی دادوەری. بەڵام لە کۆتاییدا ئەم دۆسیانە لە نێو هەرێمی کوردستانەوە بڕیاریان لێ دەدرێت، نەک خەڵکی بیانی بڕیاریان لێ بدات. دکتۆر ئەدمۆند، ئەو ڕای لەگەڵ دکتۆر دانیێل، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستەکە بەشدار بێت لەو پرۆسەیە و بنیادنانی ئەو دامەزراوانی کە جەنابەت باسکردن. بە پلەی یەکەم ئەمە بابەتێکی گرنگە و ئەمەش ئەو بابەتەیە مشتومڕی زۆری بەدوای خۆی داهێناوە. هیچ گومانێکی تێدا نییە گەر بگەڕینەوە بۆ ساڵی 2003 و هەندێک لەو پاساوانی لەلایەن ئەمریکاوە دران بۆ هێرشکردنە سەر عێراق. یەکێک لەو ڕەوایی دانانە هێنانە ئارای دیموکراسی بوو. عێراق لەلایەن حکومەتێکی دکتاتۆر و سەرکوتکارەوە بەڕێوە دەبرا کە داکۆچی لە مافەکانی خەڵک نەدەکرد و نەیدەپاراست. ئەمە یەکێک بوو لەو شتانەی زۆر باس دەکرا. جا بۆیە ئەگەر ئەمریکا بەڕاستی بواە ئەوە دەبواە ڕۆڵێکی بجێڕابایە یانی شەر هیچ نەبواە لە ڕێی ئەکادمیستەکان یان کاربەدەستانی حکومەتەوە هەندێک ڕاوێژ و ڕێنماییان بدایەتە عێراقیەکان بە شێوەیەکی دۆستانە. ئەلبەت بەو شێوەیە ناکە هەموو ڕۆژێک ڕخنە لە حکومەتەکان بگیرێت کە لەوانەیە ببێتە مای کاردانەوەی نەخوازرا و دەستێوەردانیش هەمیشە باشترین ڕێگە نییە. بەڵام کاتێک باس لەمە دەکەین کێشەیەکی تر هەیە. زۆر جار حکومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سیاسەتی بانێکە و دوو هەوای هەیە. کاتێک دێتە سەر باسی مافەکانی مرۆڤ و پێشێلکاریەکان و پراکتیزەکردنی دیموکراسی لەو وڵاتانی دۆست و هاوپەیمانی ئەمریکان یان دژمن و شەڕەنگێزن، ئەوە ئەمریکا هەر جارە ڕوو لە لایەک دەکات. ڕخنەیەکی ئەو وڵاتانەش نابینین لەم جۆرە سیاسەتە و هەمیشە ئەو بانێکە و دوو هەوایە دەبینین
ئەڵبەت ئەمەش کێشەیەکە لێرە بەڕاستیش کێشەیەکی گرنگە کە دەبێت لێرەش بخرێتە ڕوو. بە بچمەوە بۆ لای دکتۆر دانیێڵ دکتۆر ئەدمۆن ئاماژەی بەوە کرد کە دەڵێ سیاسەتی بانیەکە و دوو هەوایە لایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە. نازانم جەنابەت چەند هاوڕای لەگەڵ ئەو بۆچوونەدا ئەگەر هاوڕابی ئەمە ئایا پەیوەندی هەیە بەو ڕێبازەی کە پەنتاگۆن لەو ناوچەی جیهاندا هەیەی و ڕێبازی جیاوازی وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش ینی بەمانای هیچ کەمە بەسم لەوەیە کە بڵێم ئایا ئەو دوو ڕەهەندیە پێکەوە دەگونجێن پێکەوە دەتوانن بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا بپارێزن؟ بەڵێ پێم وایە مەیلێک هەیە تا ڕەخنە لە دۆستەکانمان نەگرین و زیاتر تون بین لەگەڵ دوژمنەکانماندا. ئەم جۆرە مەیلەش لەم بەڕێوەبەرایەتی ئێستادا زۆر بەهێزە و پێش دەچێت پشتیوانی بۆ پرینسیبی دموکراسی نەبێت لە وڵاتانی تردا و پێش دەچێت ئەم بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ بڕیاری تەواوی خۆی دابێت سەبارەت بەوە ڕەخنە بگرێت لەلایەک یان نەیگرێت لەسەر بنچینەی ئەوەی دۆست بێت یان نەیار. ئەم سیاسەتە بەڕوانینی من مایە پوچیە و کاریگەریەکی ئەوتۆی نابێت لە دەرەوە و دووڕووی پێوە دیارە. بەڵام وەک دەگوترێت سیاسەتی ئاسایی ئەمریکا یەک ئاراستەیە کە بە ئاشکرایی ڕەخنە لە دۆستەکانمان ناگرین وەک چۆن لە دژمنەکانمانی دەگرین. بەڵام زۆر بە کۆنکرێت لەگەڵ یان لەسەر ئازادی ڕۆژنامەوانی یان تونتوتیژیەکانی دامەزراوەکان و ئەو جۆرە دۆسیانە باس دەکەین. با ئەوەش بڵێم هیچ وڵاتێک بێخەوش نییە بە وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە. ئێمە خۆمان کێشەمان زۆرن سەبارەت بە زۆر دۆسیە لەوانە پەیوەندیان بە ئازادی ڕۆژنامەوانی و پێشێلکاری دامەزراوەکانەوە هەیە. هەر بۆیە نابێت کەس لە جیهاندا وها بڕوانێتە شوێنێک کە بێکەم و کۆڕیە و بیکەنە هەندەر بۆ خۆیان. بەڵکو پێویستە خواستەکە لەوەدا بێت زێدی خۆیان بێکەم و کۆڕی بێت نەک ئەوەی ئەزمموی تر دووبارە بکەیتەوە. حەزەکەم پرسیارێک کەشە لێ بکەم دکتۆر دانیێڵ پێت وایە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەبەر بەرژەوەندی خۆی بێ یا بەرژەوەندی ئەو وڵاتە دۆستانەی تری بێ یا هەرێمی کوردستان بێکە بە دۆستی خۆی دادەنێ چاپۆشی لە زۆر کەم و کوڕی و کەم تەرخەمی بکات؟ دەزانی چاوداخستن لەو شتانە هەیە کە ناتوانیت ڕۆژانە باسییان بکەیت. بەڵام پێم وابێت پێویستە خەڵکێریمی کوردستان ئاگادار بن لەوەی ئەمریکا ڕەخنەی هەبووە لە گەندەڵیەکانی کوردستان لە نەبوونی ئازادی ڕاگەیاندن بەکارهێنانی هێزی لە ڕادەبەدەر دژی خۆپیشاندەران. واشنگتۆن ئاگاداریەکی زۆری هەیە لەسەر ئەم شتانە و هەندێک جار لەلایەن کەنەڵە فەرمیەکانەوە دەری بڕیون و هەندێک جار لەلایەنی کەسانی وەکو منەوە وتراوە کە کار بەدەست نیم. دەزانی لە جیهاندی ئەمڕۆدا ناتوانیت هیچ بشاریتەوە. جیهانی ئەمڕۆ ئێجگا ڕوون و ئاشکرایە و پێشم وایە خەڵکی لە هەرێمی کوردستان پێویستە بزانن کە سیستم لەوێ ناتەواوە و پێویستە هەوڵ بۆ باشترکردنی بدرێت. لەم بارەدا ئەوەی کە دکتۆر دانیێڵ باسی کرد خەڵکی کوردستان دەتوانێت چی بکە کە تەنها میتۆدێک لە بەردەمیانە هەڵبژاردنە وەکو جەنابیشە دەڵێ هەڵبژاردن تەنها شتێک نییە کە بیسەلمێنێ دیموکراسی هەیە و هەڵبژاردنیش بە پێی ڕای یاری یا راپۆرتی زۆرێک لە نێوەندە جیهانیەکان هیچ کاتێک بێ فێڵ و تەڵەکە نەبووە. بژارەی گەلی کورد چییە؟ پێم وایە لێرەدا پێویستە لە زۆر شت بڕوانین. گرنگترین شت کە جیاوازی دروست دەکات ئەوەیە ژینگەیەکی دروستی سیاسیت هەبێت. ژینگەیەک دەرفەت بدا بە ئازادیەکی بەرفراوانی ڕادەربڕین بۆ بەشداریەکی فراوانتری سیاسیانە بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی پاشخانت چییە یان سەر بە چ دەستەیەکیت یان چ نەژاد و چ ئاینێکیشیت. جان بەڕاستی ئەوانە شتگەلێکن پێویستە بە هێند وەربگیرن. ئەمەیە ڕۆڵبینینەکە کە دەبێت بە تایبەتی حکومت بیگەڕێت بۆ چۆنیەتی هەندانی ئەو جۆرە ژینگەیە. بەڵام هەندێک جار حکومت ئەوە ناکات و پێچەوانەکەی دەکات و ئەوەش کێشەیە. شتێکی تر هەیە کۆمەڵگەی سیڤیلیش بەرپرسیارەتی لە ئەستۆدایە. هۆکاری بەریەکەوتن لەگەڵ کۆمەڵگەی سیڤیلدا کە لە گەشەکردندایە. لایەنە سیاسەکانن کە جیاوازی ڕوانینیان هەیە
لەسەر هەندێک شت هاوڕان و تەبان و لەسەر شتە گرنگەکانیش ناکۆکن. جا بەڕاستی زۆر گرنگە بۆ لایەنەکان پەیڕەوی ئازادی ڕادەربڕین بکەن، هی ڕێخستن و بەشداری کۆمەڵگەی سیڤیل لە پرۆسەی سیاسیدا تا دەنگیان ببیسترێت. پێویستە میدیا کراوە بێت بۆیان یان خۆیان خاوەنی میدیای خۆیان بن. جا ئەمە کاری هاوبەشە نەک کاری تاگلایەنە. ڕووناکبیران دەتوانن ڕۆڵ ببینن، خوێندکاران دەتوانن ڕۆڵ بجێڕن، ئەکادیمیەکان دەتوانن ئەو ڕۆڵە ببینن، میدیاش دەتوانێت ڕۆڵی زۆر گەورە ببینێت، کاربەدەستانی حکوومەت ڕێبەران دەتوانن ڕۆڵ بجێڕن. بەڕاستی پێویستە لەم هەموو ڕوانگانەوە کار بکرێت. دکتۆر دانیێڵ بەڕای جەنابەت ئەو ژینگە سیاسی کە لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە ژینگەیەکە پڕە لە ئاڵۆزی و ناکۆچی سیاسی لە ژینگەیەکی ئاوەهادا دەرفە دەدرێ ڕێکخراوە سڤیلیەکان بتوانن پێک بهێنرێن و بشتوانن ئەرکی سەرەکی خۆیان بەجێبگەێنن. ئەگەر بە دروستی لە پرسیارەکە تێگەیشت بێتم دەپرسید ئایا دامەزراوە سیڤیلیەکان چۆن دەتوانن لەو ژینگەیەدا درێژە بە کارەکانی خۆیان بدەن. دەزانی لە ماوەی 10-15-20 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو پەرایان سندووە ئەم دامەزراوانە. شتەکان لەناو حکوومەتی هەرێمدا ئێستا باشترن بە بەراورد لەگەڵ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هەبووە. بەڵام ئێشتا مەودایەکی زۆر ماوە بۆ بەرەو پێشچوون. و ئەو بەرەو پێشچوونش پێویستە زۆر شت لەخۆ بگرێت لەوانە سەوداکردنێکی یەکسانانە لە نێوان هەموو کەسێکدا، پارێزگاریکردن لە سەروەری یاسا، جێگیرکردنی ئازادی ڕادەربڕین. ئەمانەش هەر نابنە مایە ئەوەی دموکراسیەت هەبێت، بەڵکو دموکراسیەتێکی لیبراڵیشت دەبێت کە مافەکانی تاکە کەس تیایدا بە شێوەیەکی گونجاو پارێزراو دەبن. زۆر بە کورتی دکتۆر ئەدمان هەمان پرسیار بۆ تۆ لە ژینگەیەکی ئاوەهادا لە هەرێمی کوردستانی عێراقا ڕێکخراوە سڤیلیەکان دەتوانن چ ڕۆڵێک ببینن؟ I believe civil society could play an important role. Yes, they are weak. They face that sometimes. لەو بڕواایەدام کە کۆمەڵگەی سیڤیل دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بگێڕێت. بەڵێ لاوازن و لەژێر فشارێکی زۆردان، بەڵام دەنگێکی گرنگن و بوونی ئەم کۆمەڵگە سیڤیلەش پەرەسەندنێکی بەرچاوە. بەڵام پێویستە پشتیوانی بکرێن نەک هەر لە دەرەوە، چونکە دەشێت ئەوە کاردانەوەی هەبێت ینی کاردانەوەی نەرێنی. پێم وایە ئەوە گرنگەکە خەڵک خۆیان جا ئەکادیمیەکان بن یانیش خەڵکی تر ڕۆڵی گرنگی خۆیان بگێڕن. People themselves, Kurds themselves within, whether it's academic or others, to play an important role in this area. دکتۆر ئەدمان، دکتۆر دانیێڵ زۆر سپاستان دەکەم بۆ بەشداریتان لە چاوی واشنگتندا. زۆر سپاس. تەوەری چاوی واشنگتنی ئەم ڕۆمان پرۆسەی دیموکراسی بوو لە هەرێمی کوردستانی عێراق. تا چاوێکی تری واشنگتن هەر شاد بن.